زۆرینێ ئامادەبووان ئاگادارن کە هەلومەرجی جیهان و ناوچەکە و بە تایبەتیش کوردستان بە بارودۆخێکی هەستار و چارنووسازدا گوزەر دەکات. لەلایەک ململانەی زلهێزەکان هەیە بە پاوانخوازی و پاراستنی بەرژەوەندی ئابوووریەکان و لەلایەکی تریش ململانەی ئێران و هاوپەیمانان و دۆستەکانی لەگەڵ وڵاتانی کەندا و هاوپەیمانە ڕۆژاوایەکانیان. لەژێر هەژمونی ئیسلامی سیاسی و مەذهبیدا جەنگەکانیان لە یەمەن و فەڵەستین و چەندین جێگای تردا دیارن و نمونەی بەرهەمەکانیانن. هاوکات جیهان و ناوچەکە لەژێر کاریگەریەتی بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا و ململانەی ئابوووریەکان لە بارودۆخێکی ئابووری خراپدایە و بە زەقی ڕنگدانەوەی لە وڵاتانی دەوروبەر و عێراق و کوردستان دیارە. هاوکات کوردستان بەدەست داگیرکاری و غەدرلێکردنەوە دەناڵێنێت. لە ڕۆژهەڵاتی کوردستان خەڵکی بەژمێنەت بەدەست کۆڕۆنا و بێکاری و نەبوونەوە دەناڵێنن وێڕای ئەوەی حکوومەت چوکترین مافاکانی گەلەکەمان ناسەلمێنن لە مافەنەتەوەیی و کللتوری و ئازادە سیاسیەکان و تاکە کەسیەکان کە بێگومان سەراپای ئەو وڵاتە بەدەست ئەو سیمایەوە دەناڵێنێت. چەندین گە جونراوی ئەو وڵاتە لە ئازادەکانیان بێبەشن و زۆرێکیان لە زیندانەکاندان و ئازار دەچێژن و لە سێدارە دەدرێن. لە باشووری کوردستان ململانەی ناتەندروست و هەڵپەی قۆرەخکاری سیاسی بەرچاو دەکەوێت دوێڕای چارەسەر نەکردنی ڕیشەی ململانەکانی هەرێم و بەغدا بە تایبەتی لە ئەوەی پەیوەندی هەیە بە ناوچەدابڕێراوەکان و هێزی پێشمەرگە و بەشەبودجێ هەرێم و بوونی بۆشایی ئەمنی ناوچەدابڕێراوەکان و ڕۆژانە داعش و گروپە تیرۆریستی و چەتەکان چالاکی خۆیانیان جێبەجێ دەکەن. دیاردەی گەندەڵی سەراپای عێراقی تەنیوە ململانەی تائیفی و مەسەبی نەتەوەی بە ئاشکرا بوونی هەیە هەر دەستە و تاقم و گروپێکی سیاسی لە ناوەڕاست و باشووری عێراق هێزی تایبەت بەخۆی هەیە دەیان گروپی حەشد دەبینرێن کە هەر دەستە و تاقمێکە جندای لایەنێک و دەوڵەتێک پیادە دەکات و دەپارێزێت. ڕۆژاوای کوردستان بارودۆخی ئابووری وڵاتەکە بە گشتی خراپە. حکوومەتی سووری سوورە لەسەر ئەوەی کە تا ئێستا ئامادە نیە بچووکترین مافی دەستوری هەوڵاتی بوون و ئازادیەکان بۆ کورد و دوای ئەوان هاوڵاتیانی ئەو وڵاتە دەستە بەرد کات بە ئاگر و ئاسن مامەڵە لەگەڵ هەمان کردووە. هاوکات ئەمریکا و هاوپەیمانان و رووسیا ئامادەبوونیان هەیە و خەریکی پاراستنی بەرژەوەندەکانن. دەوڵەتی تورکیاش بە پشتیوانی تیرۆریستانی بەرەی نووسرا بەردەوام لە پەلامار و بردومان و کوشت و بڕی گەلەکەماندان لە سەرەکانی و گرێسپی و ئەفرین درڕندایەتیەکانیان بە ئاسانی بەرچاو دەکەوێت. هەرچی باکووری کوردستانە دەوڵەتی تورکیا بەردەوامە لە نکۆلیکردنی مافەکانی گەلەکەمان چ لە ڕێگای سیاسی و مەدەنیانەوە بێدیار پێچەوانەکەی هەرچەندە بە ناچاری ملدان بە ئەمری واقع ڕازی بووە بەوەی کورد لە پەرلەمان و شارەوانەکاندا بەشداری بکەن ئەویش بۆ جوانکردنی ڕوخساری خۆی لە بەردەم ئەوروپا و بە مەبەستی جێکردنەوەی لە بازاڕی هاوبەشی ئەوروپادا. بەڵام لەم لاوە خەریکی گرتن و ڕاودونانی سیاسەکان و سەرۆک شارەوانەکان و ڕۆژنامەنووسان و پارێزەران و چالەگوەلانی کۆمەڵگای مەدەنی بەردەوامە لە دانانی قەیوم لە جگای سەرۆک شارەوانەکان بە پاساوی لاواز و بێبنەما. لەلایەکی تر لەژێر بیانی دژایەتیکردنی تیرۆ بەردەوامە لە هێرش و بردومانکردن بە تۆپ و فڕۆکە جەنجەکانیان بۆ سەر بنکە و بارەگاکانی هێزی پاراستنی گەل لە باشووری کوردستان وەک بینیتان لە هاوکات ناساندنی جینۆسایدکردنی ئەرمەنەکان لەلایەن ئەمریکاوە تورکیا هێزێکی زۆری هێناوەتە سەر سنوور و باشووری کوردستان و لە مەتینا و ئاڤاشین و گارا خەریکی ئۆپراسیۆن و بردومانە و سنووری عێراق و باشووری کوردستانی بەزاندۆ بە بیانی پاسای هەبوونی پەکەکە دوور لە هەر عرف و عاداتێکی نێودەوڵەتی و ڕێزگرتن لە دراوسەیەتی. و بەردەوامە لە هەڕەشەکانیان لە هێرشکردنە سەر شەنگار و بەردەوامی کردەوە سەربازەکانیان تاکید لە بەردەوامی سەرکردەوە سەربازەکانیان دەکەن. هەمومان ئەو ڕاستێ دەزانین کە دەوڵەتی تورکیا ئەردۆغانی مەبەستی لێدانی دەستکەوتەکانی گەلی کورد و لە باربردنێتی دایانەوێت سەرەتا پشتێنەیەکی هاوشەوەی جۆلان لە باشوور دروستکەن و لە بنەڕەتیشدا ئەوان خەون بە جێبەجێکردنی میساقی میلی و جێڕانەوەی لایەتی موسڵەوە بۆ سەر وڵاتی تورکیا دەبین و دایانەوێت بە نزیکبوونەوە لە یادی 100 ساڵەی لۆزان و ئەگەری دەستکاریکردنەوەی سنوورەکان دیسان کورد بەدەستی بەتاڵ بێتە دەرەوە. ئەلەم کاتە پڕهەستیار و مەترسیدارەدا کورد و حیزبە کوردستانەکان و شەقامی کوردی و ڕاگەیاندەکان لە دابەشبووندان خەریکین بەدەستی خۆمان خەونەکانی داگیرکەران بە ئەنجام دەگەێنین. تازە بە تازە شەقامی کوردی دابەش دەبێت بەسەر
بەرەی فەڵەستینی و ئیسرائیلدا دیارە لێرە قسەم لەسەر ڕەوایی و ناڕەوایی دۆزی ئەوان و کوشت و بڕی هەوڵاتیانی سیڤیل نییە بەڵکو قسەم لەسەر ئەوەیە ماڵی کوردان خۆی ئاگری گرتووە و لەبەردەم هەرشەی قڕکردن و جینۆساید داین ئەوە تا دوێنێ دەوڵەتی تورکیا چەکی کیمیایی و فسفۆڕی دژیگەلەکەمان بەکاردێنێت کەچی خۆمان خەریکی تیمارکردنی سەری خەڵکانی ترین یان خەریکی هێرشکردنە سەر یەکترین لە میدیا و سۆشال میدیاوە هەر ئەوەی ماوە دەست بینەوە چەک و یەخە یەکتری بۆیە ئێمە لە حیزبی زەحمەتکێشانی کوردستان لە ڕوانگەی هەستکردنمان بە بەرپرسیارەتی مێژووی ئەخلاقی سەرشانی خۆمان ئێوەی ئازیزمان بان کردووە بێ هیچ تەشیر و ئیهانەکردنێکی هیچ لایەن و کەسایەتێک بپرسین ئایا ڕاگەیاندنی کوردی لە ئاستی بەرپرسیارەتی مێژووی خۆیدایە و لە پێناو بەرژەوەندیە باڵەکانی گەلەکەمان کار دەکات بۆ یەکگرزی ماڵی کوردان یان پێچەوانەکەی بە ئامادەبوونی مامۆستا هاوژینی مەلائەمین لەگەڵ تا دەبین بۆ گفتوگۆیەکی کراوە لەسەر ئەم پرسە گرنگ و چارەنووساسە دووبارە بە خێراتنتان دەکەین ڕێکخراوە جەماوەریەکانی حیزبی زەحمەتکێشانی کوردستان 25/2021 ئێستاش مامۆستا هاوژین بە چارەکێک تێڕوانینەکانی خۆیتان بۆ خاتە ڕوو لەسەر ئەو دۆزەوە و دوایش دەرگای کراوا بێ بۆ ڕاگەیاندکاران و هەر بە ڕێزێک بێوێ بەشداری بکات با بفەرمێ مامۆستا. سوپاس بەڕێزان بەخێر بێن بەخێر بێن بەڕێزان سوپاس بۆ ڕێکخراوە جەماوەریەکانی حیزبی زەحمەتکێشانی کوردستان کە ئەم دەرفەتەیان چاس کردووە لە ڕاستیا وەکو لە ناو نیشانەکە هاتووە ئەوەی من بەتەمام ئەوەیە کە بابەتەکە بۆ ڕوژێنم بەشێکی سەرەکی و دوجار لەسەر ئەو بابەتە زۆر هەستیارە گفتوگۆ بکەین مژار زۆرە مرۆڤ قسەی لەسەر بکا و کێشە و گیر و گرفتیشمان زۆرن لە ڕاستیا بەتایبەت لە باشووری کوردستان بەڵام ئەو بۆنەی کە بەڕێستان بۆی کۆبوونەتەوە ئەمڕۆ بەتایبەت بەمەبەستی گفتوگۆکردنە لەسەر ئەرک لەسەر بەرپرسیارەتی دەستگاکانی ڕاگەیاندن و ڕاگەیاندنکاران بە شێوەیەکی گشتی لە پەیوەندیە بە پرسە نیشتیمانیەکانەوە لە پەیوەندیە بە کۆمەڵێک پرسی چارەنووسازەوە کە من ئەمڕۆ بەتایبەت جەختم لەسەر ئەو پەلامار و لەشکرکێشی و داگیرکاری و ماڵوێرانکردنەی دەوڵەتی تورکیایە جەختم لەسەر ئەو هەموو جینۆساید و کۆمەڵکوژی و سنوورشکێنیانەیە کە دەوڵەتی تورکیا ئەیکات وەکو نمونەیەک لە بابەتێکی وەک کێشەیەکی زۆر قوڵی نیشتیمانی کە ئێمە لە ڕوانگەی ئەو نمونەیەوە و لە ڕوانگەی ئەو کێشەیەوە هەڵوێستی دەستگاکانی ڕاگەیاندنمان و ڕاگەیاندنکارانمان بە شێوەیەکی گشتی لە پەیوەندیە بەو دۆزەوە بەو پرسەوە هەڵبسەنگێنین ئەگەر ئێمە بینە سەر قسەکردن لەسەر دەیان پرسیتر و لەسەر دەیان کێشەیتر لە ڕاستیە و سەدان نمونەیتر دەتوانم بڵێم ڕەنگە ئەو بارودۆخی کە ڕاگەیاندنەکانی ئێمەیتیایە و ڕاگەیاندنکارەکانمانی تایە بە شێوەیەکی گشتی ومێدەوارم کە هیچ دەستگایەک بە تایبەت ئەم قسانە بەرامبەر بە خۆی وەرنەگرێ و هیچ ڕاگەیاندنکارێکی بەڕێزیش واوەری نەگرێ کە من بە تایبەت لەسەر ئەو قساکەم بەڵکو لەسەر وێنە گشتێکە قساکەم لە ڕاستیای خودەمەوێ هەندێک سەرنج بخەمە ڕوو لەسەر وێنە گشتێکە بۆی کە دوجار بتوانین پێکەوە گفتوگۆ بکەین هەر بەشێکی زۆری ئامادە نەبوونی زۆر لەو دەستگانی ڕاگەیاندن لێرە لە ڕاستیا بە جۆرە لە جۆرەکان باس لەوە کە هەستکردن بە بەرپرسیارەتی لە چی ئاستێکایە تەمانەم دیبێت و گفتوگۆیە ئێمە دەیان دەستگای ڕاگەیاندنمان هەیە کە هەندێکیان حیزبی و حکومی و هەندێکیان ژێربەژێر سەر بە کەسایەتی و سەر بەلایەنی سیاسی و سەر بە ئەجێندای جیاوازی دیکەن و کۆمەڵێک ڕەنگە بڵێم کەناڵی ناو یوتوب یا بە جۆرە لە جۆرەکان ڕاگەیاندنی چەواشەی پەراوێزیشمان هەیە کە لەناو قەوسێکا بڵێم بانگەشەیەوەکەن کە گوایە ئەهلین یاخود بێلایەنن یا شتی لەو بابەتە ینی بە جۆرێک لە جۆرەکان ڕەنگە بەقەی دوکانەکانی عتاری لە هەرێمی کوردستانە ئێمە دەستگای ڕاگەیاندن و ڕاگەیاندن واڵی ڕاگەیاندن و لاپەڕە و نازانم ئەنواع وەشکاڵ کەناڵ و چەناڵی ڕاگەیاندنمان هەبێ بەڵام هیچ کات ئەو ڕاگەیاندنانە وەختێکە دامەزراون و کاتێکە لە کاری خۆیانە بەردەوامن و کاتێکە بە شکستی گەورە ئەگەن تەنانەت لە پرۆسەی کردەی پیشەیی خۆشیانە لەسەر ئەساسی گفتوگۆیەک لەسەر ئەساسی سیاستێک لەسەر ئەساسی استراتیژێک لەسەر ئەساسی تێگەیشتنێک لەوەی کە ئەرکی ئەوان چییە و مۆراڵی پیشەیی کە پێویستە پابند بن پێوە چییە و تەنانەت کواڵیتی لە ڕووی کەسایەتیەوە ڕاگەیاندنکارێک ئەبێ لە چی ئاستێکا بێ تایبەتمەندیەکانی کەسێکی ڕاگەیاندنکار چین و لە ئاستی پیشەیەوە بیگرێت ئاگاتە سەر ئاستی کەسایەتی واستی ئەخلاقی و کۆمەڵێک ئاستی پەیوەند بە
بەرژەوەندی گشتی بە پرسە گشتیەکان هیچ جۆرە بیرکردنەوەیەک و هیچ جۆرە دیبیت و تێگەیشتێکی ڕاستەقینەمان نیە ئێمە لەوەی کە بۆچی ئەم دەستگایانەمان دروست کردەوە ڕۆڵی ئەو دەستگایانە پێویستە چی بێەوە کاتێک کەسێک ڕووەکاتە کاری ڕاگەاندن ئایا بەڕاستی ڕووەکاتە کاری مهڕیجی ڕووەکاتە کاری خۆفرۆشتن و خۆهەرزانکردن و خۆنواندن لە بەرچاوی خەڵک و ڕووەکاتە دابینکردنی بەرژەوەندی تایبەتی کەسێک یاخود هێزێک یا کۆمپانیایەک یاخود حیزبێکی دیاریکراو یا حتا ئەجەندای هەندێک ئەجەندای دەرەکی و بێگانە یاخود ڕووکردنەکاری ڕاگەاندن بەرپرسیارەتێکی گەورەیە لە ڕاستیە و مرۆڤ پێش ئەوەی کە دەست بەرێ بۆ ئەو ئیشاوە دەست بەرێ بۆ ئەو پیشەیەوە بچێتە کەناڵێکی ڕاگەاندنەوە یاخود کەناڵێکی ڕاگەاندن دامەزرێنێ ئەبێ زۆر چاوی لەوە بێکە ئەو بەرپرسیارەتیانەی کاکەونە سەرشانی ئەو ئەرکانی کاکەونە سەرشانی چین طبعاً بە شێوەیەکی گشتی ئەو دوو ئایدیای ئازادی لەگەڵ ئایدیای بەرپرسیارەتی دوو ئایدیان تەنگاتەنگ پێکەوە لە ڕاستیە پەیوەستن و لە یەکتر جیا ناکرێنەوە و کاتێک کە تۆ دیدێک تێڕوانینێک بەرچاوڕوونیەکی باشت نییە بۆەوەیکەوە لە ڕاگەاندنەکەی خۆتەوە چی ئەەکەی و هێڵە سوورەکان کامانن پرسە هەستیارەکان کامانن چۆن دەست ئەبەی بۆ کۆمەڵێک پرسەوە بۆ کۆمەڵێ بابەت و چۆن ئەولەویات بۆ خۆت دەستنیشانەکەی واتە چی ئەخەیتە پێش شتێکی دیکەوە کاتێککە هیچ بەرچاوڕوونیەکی لەم شێوەیە نییە بەڵکەوەی هەیە تەنیا پۆشتە و پەرداخیەکی مادیە بەهۆی ئەو پارەیەوە کە لەلایەن حیزب و لەلایەن کۆمەڵێک شوێنی تایبەتەوە بەسەر هەندێک لەو بە تایبەت لەو دەستگایانی ڕاگەاندنا ڕژێنراوە و ئەو سپۆنسەریەی کە لە پشتی پەردەوە ئەکرێن بۆەوەیکەوە بە تایبەت ئەوانەی کە زۆر لەوانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەیبینین خەریکی لە ڕاستیە پیسکردنی ئەو ژینگەیەن کە ئێمەتیە ئەژین بە تەواوی معنای پیسکردن خەریکی بەلا ڕێدابردننی عقل و بەلا ڕێدابردننی هەستیاری و بەلا ڕێدابردننی توانای بینینی ئێمە لە ڕاستیە خەریکن کە دنیایەکمان بۆ فەبرەکەکەن یانی دنیایەکمان بۆ ئەسازیێنن بۆ دروستەکەن کە هیچ پەیوەندیەکی بە پرسە هەستیارەکانی ناوژیانی ئێمەوە هیچ پەیوەندیەکی بە کێشە لە مێژینە و کێشە سەرەتانیەکانی کۆمەلگای ئێمە نییە وەکوتم کاتێککە ئەو هەستکردنە بە بەرپرسیارەتی وە لە ڕاستیە ئەو فەلسەفە و تێگەیشتن و تێڕوانینە نیە لەوەی کە تۆ لە دەستگایەکی ڕاگەاندنەوە چۆن ئیشەکەی بۆ پێویستە چۆن ئیش بکەیت و چۆن پلەبەندی بۆ ئەولەویاتی خۆت داهەنەی ئەو پاشاگەردانی ڕووەدا کە ئێستا لە ناو ڕاگەاندنە کوردیەکانی ئێمە بە شێوەیەکی گشتی وەکوتم بە چاک و بە ینی چاک و خراپ بەستمەوە هەندێکیان چاکن بەستم بە ئەم لەو بە ئەو سەریش و بە ئەو بەریش و بە ئەوانەشەوە کە بەناو ئەهلین و ئەوانەشەوە کە وەکوتم وازح و ڕوونەکە گرێدراوی حزبێکی سیاسی یا گرێدراوی هێزێکی سیاسی یا گرێدراوی ئایدۆلۆژیایەکن بە شێوەیەکی گشتی من قساکەم لە ڕاستیە لەبەر ئەوەی کە ئەو دید و تێڕوانینە نیە لەبەرەوەی ئەو بەرپرسیارەتیە نیە لەبەرەوەی تێگەیشتن لە هەستیاری کاری ڕاگەاندن نیە لە ڕاستیە ئەو پاشاگەردانیە خوڵقاوە کە ئێستا ئێمە ئەیبینین و بە شێوەیەکی زۆر گشتی ئەگەر قسە بکەین ئێمە ئەتوانم بڵێم کە بەشێکی زۆر و لە سەتان نەوەتی نەک ئەو دەستگایانی ڕاگەاندن کە هەمانە بەڵکو هەموو ئەو کارانەی ڕاگەاندن وەرد بەناوی ڕاگەاندنەوە لەسەر ستایل و فۆرمە جیاوازەکانی ڕاگەاندن ئەدرێت بەگوێی ئێمەیە و بڵاوە بێتەوە و ئێمە وەکوتم گوێچکە و چاو و بینینی ئێمەی پێ پیسەکرێ لە ڕاستیا وشیاری ئێمەی پێ تەڵخ و پێ بیخنەکرێت تا ڕادەیەکی زۆر ئەچێتە چوارچێوەی تەرویجێک و تەهریجێکی زۆر زۆر هەرزانەوە ئەچێتە چوارچێوەی نابەرپرسیارەتیەوە بەرامبەر بە بچووکترین پرەنسیپە ئەخلاقیەکانی مرۆڤ بوون ئەچێتە چوارچێوەی وەکوتم نابەرپرسیارەتیەوە بەرامبەر بە تەنانەت سادەترین ئەو پایە سەرەکیانەی کە پیشەیەکی لەو شێوەیە لەسەری دامەزراوە و ئەکەوێتە دەرەوەی سادەترین ئەو پایانەی پابندی دەستگایەکی ڕاگەاندن بەو کۆمەلگا خۆجێیەوە یاخود بەو خەڵکەوە کە بە حساب بینەر و گوێگر و وەرگری پەیامەکانی ئەون لەبەرەوە تا ڕادەیەکی زۆر ڕەنگە بڵێم ئەزمە قوڵەکە بە قەناعەتی من بریتە لەوەی کە ئێمە بە هیچ شێوەیەک لانی کەم ئەوەندەی کە لە بەرچاوە ئەوەندەی کە تا ڕادەیەک کاریگەری هەیە و لە پەیوەندیا بە باشووری کوردستانەوە بە تایبەتتر من قساکەم ڕاگەاندنێکی پابندمان نییە بە هیچ معنایەک ڕاگەاندێکمان نییە کە پابند بێ بە سادەترین پرەنسیپەکانی خەیری گشتیەوە چاکەی گشتیەوە ڕاگەاندێکمان نییە کە پابند بێ بە سادەترین پرەنسیپەکانی پیشەی
ڕۆژنامەوانی و پیشەی با بڵێن ڕاگەاندنکاریەوە ڕاگەاندێکمان نییە کە تا ئاستی سادەترین ئاستی وشیاری هەبێ لەوەی کە مرخ لە چی خۆشەکە لەوەی کە چی پەیامێک ئەگەیەنێەوە بۆچی ئەگەیەنێەوە لەگەڵ کێ قساکەەوە بۆچی قساکەەوە چۆن قساکە لە دەرەوەی وەکوتمەوەی کە محڕجێک چاوەڕێیەکە کۆمەڵێک بینەری بەڕێز و ئەوانە لە دەوری خۆی کۆکاتەوە و لە ڕێگەی قەرەباڵغکردنی بینەرەکانی خۆی زۆرکردنی بینەرەکانی خۆیەوە دوایی کەناڵەکەی بەکاربێنێ بۆ بازرگانیکردن بۆ ڕیکلام بڵاوکردنەوە بۆ فرۆشتنی کاڵا و بیکا بە کەناڵێک بۆ وەکوتم ڕیکلامکردن بۆ کۆمەڵێک کاڵای دیاریکراوە ئێوە بۆ خۆتان نەزانن کە چەندین ساڵە دەوڵەتی تورکیا ناو بەناو و بەردەوام خەریکی پێشەلکاریەکی گەورەیە لە هەرێمی کوردستانە لەسەر خاکی هەرێمی کوردستان سەرباری 1001 پێشەلکاری و دوژمنکاری و ئەجەندای سەربەنیستکردنی نەتەوەی کورد کام دەوڵەتە هەیەی و بوونی کورد بۆ ئەو وەکو مشکلەیەکی حیاتی لێ هاتووە ئەو ڕابرد و باگراوند و با بڵین شتانە هەمووی با بخینە ئەولاوە بەڵام لەوەتی لە نەوەتەکانەوە ئەم ئەزمموی بەناو هەرێمی کوردستانە دروست بووە دەوڵەتی تورکیا بنکەی هەن لێرە دەوڵەتی تورکیا دەست درێژی ئەکات دەوڵەتی تورکیا بردومان ئەکات دەوڵەتی تورکیا سەیرانگاکانی ئێمە ئەکات بە قەسابخانە دەوڵەتی تورکیا چەکی قەدەغەکراو بەکارهێنێت دەوڵەتی تورکیا ببێ ئەوەی کە پرس بە هیچ کەسێک بکە تەراتێنێکا لەم ناوچەیە بەخۆیەوە بە جاسووسیەوە بە جندرمەیەوە بە هەموو هێز و توانە سەربازیەکانی خۆیەوە ببێ ئەوەی کە لەسەر ئاستی سیاسی لەسەر ئاستی حکوومەت لەسەر ئاستی هێزە سیاسیەکان بۆ خۆتان نەزانن بارودۆخەکە چەند خراپ و چەند نالەبارە بەڵام بەبێ ئەوەی کە بچووکترین و کەمترین و یعنی لە ئاستێکی زۆر زۆر لاوەکیشە ئاڕاستەیەک تێڕوانینێک با بڵین ئاوردانەوەیەک لەلایەن ڕاگەاندنەکانی ئێمەوە هەبێ لەسەر ئەو هەموو پێشەلکاریە لەسەر ئەو هەموو تەراتێن و دەست درێژیە بەردەوامی کە دەوڵەتی تورکیای کاتە سەر هەرێمی کوردستان بەتایبەت وەکوتم لەسەر لەم چارچێوەیە ئەمە قسە بکەم ئێستا ئێمە کە لێرە دانیشتوین ڕەنگە ئەوانەمان نەبێت کە لە کەناڵی تایبەتیەوە ئەوانەمان نەبێت کە هەستیاری تایبەتی خۆمانمان هەیە لە ڕاستیە ئەوانەمان نەبێت کە بە شێوەیە لە شێوەکان سەرچاوی زانیاری تری خۆمانمان هەیە و پشتمان بەو ڕاگەیاندنە کوردیانی خۆمان نەبەستووە ئەو خەڵکەی کە بە شێوەیەکی گشتی ئەوێت لە چاوی ڕاگەیاندنە کوردیەکانەوە ئەو بارودۆخە ببینێ پێم وانیە کە بە هیچ شێوەیەک ئاگای لەوە بێت کە چی ڕوویداوە ڕەنگە ئاگای لەوە بێت کە قازێک لە شوێنێک چی بەسەریە ئاگای لەوە بێت کە کارەساتێکی بازاڕی بچووک لە شوێنێک بەچی جۆرێک ڕووەیە ئاگای لەوە بێت کە لە شوێنێکی دیاریکراوە شتێکی بچووک چۆن گەورە ئەکرێەوە خرێتە بەرچاو و ئەکرێ بە ڕۆژەف بۆ خەڵک بە جۆرێک لە جۆرەکان بەڵام ئاگای لەوە نییە کە چەندین ساڵە چەکی قەدەغەکراوی دەوڵەتێکی دوژمنکاری دەست درێژی کار بەرامبەر بە میلەتەکەی خۆی بەکارهێنرێ هەر ئێستا کە ئێمە دانیشتوین بە درێژایی ئەتوانم بڵم زیاتر لە 150 کیلۆمتر بە قوڵایی لە هەندێک شوێنە زیاتر لە 45 و 50 کیلۆمتر جگە لەو بنکە سەربازیە زۆر و زەبەنانەی کە دەوڵەتی تورکیا هەیەی جگە لەو خیانەت کاریە گەورە و لەو هاوکاریە گەورەی کە لەلایەن هەندێک هێزی باشووری کوردستانەوە پێشکەش بە ئەم دوژمنە گەورەیە ئەکرێ دەوڵەتی تورکیا هاتوۆتە ناوەوە ڕز و باخی میلەتی کوردە سووتێنێ مناڵی میلەتی کوردە کوژێ دەست درێژی گەورە ئەکاتە سەر ئەم گەل و نیشتیمانەی ئێمە و چەکی قەدەغەکرا و ناپاڵم و چەکی کۆمەڵکوژ و تەنانەت غازی کیمیایی بەکارهێنێ بۆ خۆی کە لە چەندین شوێنی ترکردوێتی خەریکە هێزە تیرۆریست و تونڕەوەکانی لە شێوەی داعش و لە شێوەی کابراوتی میلیشیا بەکرێ گیراوەکانی خۆی کە لە بردبوونی بۆ لیبیا بۆ شەڕ و ماوەیەک بردننی بۆ ئازربایجان و ئەرمینیا بۆ شەڕکردن ئەوانە هێنێ لێرە نیشتەجێیانەکە کە ئەمانە کێشەی چارەنووسازن ئەمانە پرس و با بڵین نەهامەتی چارەنووسازن لە پەیوەندیا بە میلەتی ئێمەوە بەڵام وەکو ئەبینن و هەموو مەناگەدارین ڕاگەاندنەکانی ئێمە یەک حرفیان نییە لەسەرم کێشەیە بیڵێن و یەک بە هیچ جۆرێک هیچ جۆرە بەرچاوڕوونیەکیان نییە بیدەن بە خەڵکی ئێمە و تەنانەت قودرەتی ئەوەیان نییە کە ڕاگەاندنکارێکی خۆیان بنێرنە نزیکی ئەو مەدانەی کە ئەو کارەساتە گەورانی لێە بۆ ئەوەی کەوا هەندێک هەواڵ بۆ ئێمە بێنەوە بزانین کە چی ڕۆیە بزانین کە ئەو پێشەلکاریە ئەو دەست درێژیە ئەو پەلکێشیە ئەو خۆ قایمکردنە لە باشووری کوردستانە ئەو داگیرکاریە ئەکرێت چی بەسەر ئەم میلەتە بێنێ
هیچ محاولەیەک نییە بۆ بەرپرسیارکردنی ئەحزابی سیاسی بۆ بەرپرسیارکردنی حکوومەتی هەرێم بۆ بەرپرسیارکردنی وەزارەتی پێشمەرگە بۆ بەرپرسیارکردنی و هێزانەی بەناو بە مەلاین دۆلار لەسەر وڵاتە خۆن وەکۆی کە ئالاساس هێزی بەرگرین لە ئێمە لە کاتێکا کە هێزی تێهەڵدانی ئێمەن و هیچی تر بەبێ ئەوەی کە هیچ دەستگایەکی ڕاگەاندن ئەم مەسلەیە بە مەسلەی خۆی بزانێ ئەم پرسە بە پرسی خۆی بزانێ ئەوەندەی کە پرسی فلانشت دەستنوێژەشتێنە یان نایشکێنێ ئەم جومعەیە ئەیکەن یان نایکەن چی ڕۆیا چی ڕوونایە لە سەوەڵەکە نوێژەکرێ یا سەما ئەکرێ لە تەنیا ئەوەندەش گرنگی بەم پرسیا چارەن و سازانە بەم پرسە نیشتیمانیە گەورە و گرنگانە نادرێت هەمووشی لە ڕاستیا بەشێکی زۆری وەکوتم مرۆڤ بتوانێت لە چوارچەوەی چەند هۆیەکە خڕیکاتەوە ئەجینا لەوە زیاتر ممکن نییە هۆکاری تری هەبێ یەکێک لە هۆکارە هەرە سەرەکیەکان بە بڕوای من بریتە لە پاشاگەردانی بریتە لە نەبوونی هیچ لانی کەمی ئاستی وشیاری لە ناو دەستگانی ڕاگەیاندنە وەلانی کەمی پابندی و بەرپرسیارەتی ئەخلاقی بەرامبەر بەو کۆمەلگایانەی کە ئیشی تیاکەن ینی بە شێوەیەکی زۆر سەرەکی هەر دەستگا و دامەزراوەیەکی ڕاگەیاندن وەکو هەر بوارێکی ترکە ئەکەوێتە ناو فەزای گشتیەوە دەکەوێتە ناو چوارچەوەی ژیانی گشتی خەڵکەوە لەسەر سێ ئاستی سەرەکی تۆ بەرپرسیارەتێکەوێتە سەرشانت تەنانەت وەکو کاوڵاتیەکە لەو سەرجادا دەیتە دەرەوە ئەبیتە بۆنەی ئەوەی کە خەڵک بتبینێ یا ئەوانی تر بتبینن یا ئەوانی تر ببینی بەرپرسیارەتێکیان بەرپرسیارەتێکی ئەخلاقی تاکە کەسیە کە مرۆڤ وەکو تاکە کەسێکی یاسایی وەکو تاکە کەسێکی قانونی مەبەستم دەستگایەکی معنەوی و دامەزراوەیەکان بەرپرسیارەتێکەوێتە سەرشانی مەفروزە تۆ پابند بی بە بەها باڵاکان مەفروزە پابند بی بە و یاسا و ڕێسا و قیەمە ئەخلاقیە و ئەو بەرژەوەندیە گشتیانەی کات بەسێت بە و هاوڵاتیانەوە لەسەر جادەکە لەگەڵت ئەژین لە فەزای گشتیا لەگەڵت ئەژین لە بۆنەیەکی تایبەتیا لەگەڵتان و دوای ئەوە لە کاتێککە تۆ پەیوەندیت بە دەستگایەکی تایبەتیەوە هەیە یاخود کڵەیمی پیشەیەکی دیاریکراوەکەی بەرپرسیارەتیەکانی ئەو پیشەیە وەکو مۆراڵی ئەو پیشەیە وەکو ئەخلاقی ئەو پیشەیەکەوێتە سەرشانی تۆ ئیدی کەسێک نیت وەکو هەر کەسێکی دیکە تۆ کە مامۆستایەکی پێویستە کەسایەتی ئەخلاقی خۆت هیچ بەڵام ئەخلاقی مامۆستایەتی ئەخلاقی پیشەی مامۆستایەتیش ڕەچاو بکەیت کە ڕاگەاندن کارێکی بە هەمان شێوە و کە دەستگایەکی ڕاگەاندنی بە هەمان شێوە لەو لەسەر ئەو ئاستە ژۆک و دەستگا و دامەزراوەیە کۆمەڵی بەرپرسیارەتیەکەوێتە سەرشانت پێویستە کۆمەڵێک ئەولەویەتە تەبێ وشیاریەک تەبێ بەرامبەر بۆی کە تۆ خەریکی چیت و هەتا ئەگاتە ئاستی بەرپرسیارەتی بەرامبەر بەو کۆمەلگا مەحەللی کە تۆ ئیشی تیاکەی ئەو کەسانەی کە بینەر و بیسەری تۆن وە لە ڕێگەی تۆ بەهۆی تۆ ئەیانەوێت کە دنیا ببینن ئەیانەوێت زانیاریان پێ بگا ئەیانەوێت کە ڕاستیەکان بگاتە ئەوان بەشێکی زۆری ئەوەی کە ئەم دەستگانی ڕاگەاندنی ئێمە لە ڕاگەاندنکارەکەەوە بیگرێتە ئاگاتە دەستگا گشتیەکان هیچ کام لەم ئاستانی بەرپرسیارەتی جێبەجێ ناکەن و هەستی پێ ناکەن بەڕاستی بە تەسەوەری من بریتە لەوەی کە لە غافڵیەکی قوڵ و لە ناوشیاریەکی قوڵ و لە بێ ئاگایەکی زۆر قوڵە ئەژین و بڕێکی زۆریان تەنیا وەکوتم وەکو جۆرێک لە تەهریج هەم دەستگاکانیان دامەزراندووە هەم لەو بوارە شاخەرێکی کارکردن و بە ئاسانی لە کەناڵێکەوە بۆ کەناڵێکی تر لە ڕاگەاندێکەوە بۆ ڕاگەاندێکی تر بە نرخێکی دیاریکرا و ئەتوانی بیانهێنیت و بیان بی و تەنیا بۆکو بووق وەکو مکەبەرەیەکوان کە دەنگەکان گەورە ئەەکەن دەنگەکان خۆشەکەن دەنگەکان ناخۆشەکەن جگە لەوە هیچ ئایدیا و بەرچاڕوونیەک نییە لەسەرەوەی کە ئەبێ چی بکەن و ئەبێ چۆن بیکەن لەوە زیاتر و مەترسیدارتر من قەناعەتم وایە کە سەرباری وشیاری ئێمە ئەبێ پرسیار یەک دوو قسەیتر ماوەی کەم و تەواو ئێمە ئەبێ پرسیار لەوە بکەین کە ئایا نەزاهەت لە ئەو جۆرە ئیشکردنەیە هەیە و تەنیا بێئاگایی تەنیا غەفڵەت و تەنیا ناوشیاری ئەتوانێ وەڵامی ئەو پرسیارە بێکە ئەو بێدەنگیە لە پێناوچیە و ئەو بێدەنگیە لە بەرخاتریی لێەوە من ئەتوانم بگوازمەوە بۆ قۆناغێکی ترکە جۆرێک لە گرێدراوی بە ئەجێندای بێگانەوە لەسەری سەرەوە بیگرە هەتا خواری خوارەوە بە ئاگایی و بە ناخود ئاگایی هەیە و بە جۆرە لە جۆرەکان هەندێک لەو کەناڵانەی ئێمە بەڕاستی لە ناو ئەجێندای دوژمنان و ئەوەی کە دوژمن ئێوێ بەرامبەر بە میلەتە بیکە ئەوان تەواویەکەن ئەجینا بە هیچ شێوەیەک ئەو هەڵوێست و مەوقیفە قابلی قبولکردن نییە و قابلی بە جۆرێک لە جۆرەکان تێگەیشتن نییە و هەندێک جار کە لە کەناڵێکەوە لە کەسێکەوە لە بەناو شرۆپەکارێکەوە مداخلەیەکە بینین یاخود میوانداریەکە بینین بە ئاسانی بە ئیسراحەت مرۆڤ بتوانێت لەم بەشەی تری کێشەکە تێبگا کە تۆ زۆر بە ئیسراحەتە توانی بزانی کە ئەو کەناڵە لەکوێوە و بۆچی ئەم زەهرە ئەڕژێ لە پەیوەندیا بەم کێشە دیاریکراوە و بۆچی بەم شێوەیە کارەکە مەوزوعەکە تەنیا ناوشیاری نییە بەڵکو
وەکوتم جۆرێک لە جۆرەکان گرێدرانە بە ئەجندای دوژمنەوە و گرێدرانە بە ئەجندای بێگانەوە بەشێکە لە تەواوکردنی ئەو کۆمەڵکوژی و ئەو جینۆساید و ئەو بێخەبەرکردن و ئەو ناوشیارکردنەی کە بەرامبەر بەم کۆمەلگایی ئێمە ممارەسە ئەکرێ و ڕاگەاندنکارێک ئەگەر وشیار نەبێت تەنیا بەهۆی ئەو ناوشیاری خۆیەوە بە ئاسانی دەتوانێت بکەوێتە ژێر کاریگەری و ببێت بە بەشێک لە ئەجندای دوژمن. طبعاً شەڕی تایبەت بە تایبەتی ئەگەر قسەی لەسەر بکەین چەند ڕەهەندێکی زۆر سەرەکی هەیە کە هیچێک لە ڕەهەندە هەرە سەرەکیەکانی بریتە لەوەی کە لە بەکارهێنراوەکانی بریتین لە خودی قوربانیەکان خۆیان. شەڕی تایبەت لە ڕێگەی بەکارهێنانی قوربانیەکانەوە ئەکرێت کە بە جۆرێک لە جۆرەکان ئەم ڕاگەاندنانەی کۆمەلگای ئێمە زۆر بەداخەوە بوون بە دەستکەلای ئەو شەڕە تایبەتەی کە دوژمنانی ئەم گەلە لەگەڵ ئێمەیەکەن و بە جۆرێک لە جۆرەکان وەکوتم لە شێوەیەک لە تێنەگەیشتنەوە دوجار گواستویانەتەوە بۆ جۆرێک لە بوون بە ئەجندای دوژمن کە ئەمە لە ڕاستیا کارەساتبارە و پرسیارێک و با بڵێم ئاستەنگێک و توزانم وەکوڵێ دووڕیانێکی زۆر زۆر سەختە کە ئێمە لێ تایە ئەبێ ئەو ڕاگەاندنکارانەمان و ئەو دەستگانەی ڕاگەاندنمان محاسبەی گەورە بکەین لە ڕاستیە. دەیان کێشە لە وڵاتەیە ڕووی یاوە دەیان پرسی زۆر زۆر هەستیارمان هەیە کە وتم بۆنەی قسەکردی من لە ڕاستیا و پرسی و بابەتانی تر نین و ڕەنگە ئەم مەسلەیە لەگەڵ هەستیاری گەورەی خۆیان وەکو نمونەیەک من هێناومە کە لێەوە قسە لەسەر بەرپرسیارەتی و ئەرکی دەستگاکانی ڕاگەاندن بکەین. دەیان پرسی هەستیار و استراتیژیمان هەیە کە ڕاگەاندەکانی ئێمە نەک نیان وروژاندووە نەک نیان توانیوە کە ڕای گشتی بۆ بە ئاراستەی چارەسەریا دروستکەن بەڵکو بە پێچەوانەوە ئەو ڕۆڵەی کە بینی ویانە بریتی بۆ لە چاواشەکاری بریتی بۆ لە تێکدانی وێنەکە بریتی بۆ لە پاسیفکردنی ئینسانی ئێمە بریتی بۆ لە دروستکردنی دۆخێک کە مرۆڤ بە ئاسانی نەتوانێتیایە حەق و ناحەق ڕاست و هەڵا چاک و خراپ لە یەکتری جیا بکاتەوە کە ئەمە بێگومان لە بەرژەوەندی دوژمنەکانی ئەم گەلێ. من سوپاسانەکەم وەکوتم